چرای وڵاتم ڕۆشنکەرەوەی ڕێگەی خەباتم مامۆستا شاخەوان بە دیارە جوانەکەی ئەمڕۆ کە خۆی لە دارەزدوجی لە 268 دامەزراوەی کەریمی عەلەکەی ڕووناکردەوە. ئەم دیاریانە دیاری دامەزراوەی کەریمی عەلەکەیە بۆ نەوەکانمان، بۆ دایک و خوشک و کچ و گەنج و بەتەمەنەکانمان، بۆ ئەوەی لە شوێنە گشتیەکانە کە ئەم پۆستەرە نەی ئینسانە بە ئەمە کوردستۆزەکانی نیشتیمانە ئەبینن، مێژووی گەشتاوە و قارەمانەتی و پڕخەباتیان ببینن کە چۆن میلەتێکەیە بۆ ئازادی، بۆ خۆشەویستی، بۆ خاک، بۆ نیشتیمان، بۆ مرۆڤ و مرۆڤایەتی لە کۆششدایە بێوەجان هەتا شەوە تاریکەکە ڕۆشن بکات. هیوادارم بەردەوامی ئەم پۆستەرانە هەردەم کواڵی خەباتمان جۆشتر بکە و زۆر سوپاسیش بۆ مامۆستا شاخەوان کە لە هەوڵەکانە بێوچان ماندوونەناسانە و کۆڵمەدەرانە ئەم بەرهەمانە پێشکەش بە خاک بە نیشتیمان دەکات و زۆر سوپاسم دەکەم. دەستی تۆ خۆش بکات دکتۆر. ئەو پۆستەرانە وەکە بینن هەموو کەسایەتیەکانی کوردن لە هەر 5 پارچەی کوردستان، هەر یەکێک لەوانە ڕۆژگارێک داهێنان و خزمەتی بەم وڵاتە کردووە. ئێمەش بۆ ڕێزلێنان لە ئەو داهێنان و خەباتی ئەوانە کردویانە ئەم پۆستەرانەمان بۆ کردوون بۆ ئەوەی نەوەی نوێ بیان ناسیەوە میلەتەکەیان لە بیریان نەکات. بیرمان نەچێ هەر میلەتی ڕێز لە کەسە داهێنەر و پیاوەتی کۆشەرەکانی خۆی نەگرێ، ئەو میلەتە هەرگیز ناتوانێت بەرەو پێشەوە بچێت. سوپاس بۆ تۆ کاک دکتۆر کە پشتیوانی ئەم پرۆژەیە هاتی و شانازی بەخۆتەوە کە لە ڕۆژگارێکە هەموو خەڵک جۆرێ لە جۆرەکان بێزارە لە ئەدای حکومڕانی لە کوردستان یا جۆرێ لە جۆرەکان بێتاقەتە لە ئەو دۆخی کە لە وڵاتەیە گوزەرەکاتەوە پیاوە تێکۆشەرەکان، ئەدیبەکان و سەرەکان لەبیر ناکەی و جارێکی کە ڕۆحی نەتەوێتی لەلای هەمومان زیندوەکەیتەوە بەرەو پێشەوە بێی. سوپاس دەکەم و دڵنیابن ئەوە بێتە سەرمایەکی نەتەوەی گرنگ بۆ ئێستا بۆ داهاتوو.